بناوی خۆی گەورە و مێرەبان کوردستانیانی خۆشەویست داواتان لێ دەکەم مەترسی پەتای ئەم ڤایرۆسە زۆر بە جددی وەربگرن بۆ ئەوەی ژیانی خۆتان و ئازیزەکانتان و هەموو خەڵکی کوردستان سەلامەت بێت داواکارم لێتان کە پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ بن ئەو بەڕێزانە لە پزیشک و فەرمانبەر و پۆلیس و ئاسایش و هەموو ئەوانەی لە خەتی پێشەوان و خزمەت دەکەن بۆ ئەوەی ئێوە سەلامەت بن داواکارم لێتان ئێوە شاوکاریان بکەن حکوومەتی هەرێم چەندین ڕێکاری گرتو دەبەر لە خاڵە سنووریەکان و لە ناو خودی کوردستانیش بۆ ئەوەی ئێوە زیاتر پارێزراو بن قەدەغەی هاتوچۆ تا یەکی چوار درێژکراوەتەوە داواکارم لێتان لە ماڵەکانتان بمێننەوە و پەیوەندیەکانتان سنووردار بکەن تکاتان لێ دەکەم سەرپێچی ئەو ڕێنمایانە نەکەن چونکە نەک تەنیا ژیانی خۆتان ژیانی هەموو ئازیزان و خەڵکی کوردستانیش دەخەنە مەترسیەوە هیوادارم بەیەکەوە بتوانین ڕووبەڕووی ئەم پەتایە بوەستینەوە و نەیەڵێن بڵاو ببێتەوە هاوکاری ئێوە و پشتیوانی ئێوە دەتوانێت ڕێگە لە بڵاوبوونەوەی ئەم پەتایە بگرێت پشت بەخوا و هەمومان بەیەکەوە دەتوانین ڕووبەڕووی ئەم پەتایە ببینەوە هیوادارم هەمووتان سەلامەت بن و کوردستانیش سەلامەت بێت